سڵاو بەڕێزان، من ئوسامە ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوە بۆ دوو فیلم دەکەین کە هەمان سیناریۆ هەمان چیرۆکیان هەیە و بەراوردێک لە نێوانیان دەکەین کە ئاخۆ کامە ڤێرژنی باشترە. ئەویش فیلمی موعجزەیەک لە زیندانی ژمارە 7. فیلمی موعجزەیەک لە زیندانی ژمارە 7 لە ڕووداوێکی ڕاستیەوە وەرگیراوە و کراوەتە چەند فیلمێکی جیاواز و ناسراوترینیشان هەریەکە لە ڤێژنە کۆریەکەی هەروەها ڤێژنە تورکیەکەین کە لە ساڵی 2013 و 2019 بڵاوکرانەوە. طبعاً دواتر دوای ئەو ساڵانە بە دیاریکراویش دوای ساڵی 2019 چەند ڤێژنێکی تریش بڵاوکرانەوە کە ڤێژنی هیندی و پاکستانی ئەوانە بوون، بەڵام ئەوان ئەوەندە نەناسران. تەنها دوو ڤێژنیان، یەکێکیان ئەوەی کۆریەکە، ئەوەی تریشان ئەوەی تورکیەکە کە لە 2019 بڵاوکرایەوە زۆر ناسران. بەزین ئاخۆ کامە فیلم لەوەی تریان بەهێزترا و خاڵە بەهێز و لاوازەکانی هەریەکە لە فیلمەکان دیاری بکەین. سەرەتا با بزانین چیرۆکی فیلمەکان هەریەک لە فیلمەکان باسی دەکات. طبعاً چیرۆکەوە گوتم لە ڕووداوێکی ڕاستیەوە وەرگیراوە لە ساڵەکانی 2005 و 2006 ئەو دەورانە لە کۆریا. ڕووداوێک ڕوویداوە کە پیاوێک تاوانبار کراوە بە تاوانێک کە کوشتنی کچێکە، کچێکی بچووک، بەڵام دواتر دوای چەند ساڵێک بە دەردەکەوێت کە ئەو کەسە بێتاوانە و تاوانبارکردنی ئەو کەسەش هۆکارەکەی ئەوە بووە کە ئەو کەسە کەسێکی تەواونە بۆ لە ڕووی عەقلیەوە، بۆیە تاوانبارکراوە لەبەرەوەی ئەو کەسێک کە نووسینگە لێکۆڵینەوەکەی بەڕێوە بردووە کەسێکی دەسەڵاتدار بووە و کچی ئەویش مردووە، بۆیە ویستوێتی ئەو کەس تاوانبار بکات تا ڕقی خۆی لەو کەسەوە دەربدات و بیکات بە تاوانباری مردنی کچەکەی. ئەو بابەتە و ئەو چیرۆکەشی تا ئاستێکی زۆر سیاسیە، بۆشە ئینترپرێشن یاخود لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە هەریەکە لە کۆریا و تورکیا لێکدانەوەی جیاوازیان بۆ ئەم چیرۆکە کردووە و لە ڕێی فیلمەکانەوە دەریان خستووە. طبعاً ئەم ڤیدیۆیە سپۆیل تێدا دەبێت، باس لە هەندێک ڕووداو دەکەین کە سپۆیلن، هەرچەندە هەوڵ دەدەین کە سپۆیلەکان کەم بن. با ئێستا باس لە چیرۆکە بکەین. لە چیرۆکە کۆریەکە باسەوە دەکات کە پیاوێکی ناتەواو لە ڕووی عەقلیەوە تاوانبار دەکرێت بە کوشتنی کچێک، هەروەها دەستدرێژیکردنە سەر ئەو کچە پێش ئەوەی بیکوژێت. بەڵام لە ڤێژنە تورکیەکە کەسێک کە بە هەمان شێوە ناتەواو لە ڕووی عەقلیەوە تاوانبار دەکرێت بە کوشتنی کچێک، بەڵام باس لە دەستدرێژی و شتیوان ناکات، تەنیا ئەو کەسە دەبێتە هاندەر یاخود دەبێتە هۆکارێک بۆ کوشتنی کچەکە. جا لە هەردوو ڤێژنەکە ئەو کچە کە دەمرێت، باوکی ئەو کچە لێکۆڵەرێکی سیاسیە و کەسایەتێکی سیاسی زۆر ناسراوە، هەروەها کەسایەتێکی سەربازیشە، بۆیەشە هەوڵ دەدات کە ئەو کەس تاوانبار بکات، هەرچەندیشە دەزانێت کە ئەو تاوانباری ئەسڵی نییە، بەڵام بەهۆی هەڵخەڵەتاندنەکانەوە دەیەوێت ئەو کەس تاوانبار بکات. هۆکارەکەشی ئەوەیە کە دەیەوێت ڕێخۆی لەو کەسە بەتاڵ بکات، لەبەر ئەوەی لە ئەسڵدا هیچ تاوانبارێک نییە، ئەو دەیەوێت کە تاوانبارێک دروست بکات چونکە ڕقی دەبێتەوە لەوەی کە کچەکەی مردووە. جاگەر بەراوردێک لەنێوان هەردوو چیرۆکە بکەین، من چیرۆکی کۆریەکە بەلامەوە سەرنجڕاکێشترا لەبەر ئەوەی تا ئاستێک زیاتر ڕۆیشتووە، بەتایبەتیش کە بابەتی دەستدرێژی تێخستووە. ئەمە وا دەکات کە تاوانبارەکە زیاتر ڕق لێبووەوە بێت، بەتایبەت کە دەکەوێتە ناوبەندی خانە و خەڵکەکە دەزانن کە ئەوەس تاوانێکی کردووە، تاوانەکە دوو قات قەزەونتر دەبێتەوە و تاوانەکە لە تەلەڤیزیۆن و شت پێشان دەدرێت، بۆیە خەڵکەکە زیاتر ڕقیان لەو کەسایەتێ دەبێتەوە کە ئەو تاوانەی خراوەتە پاڵ. بەڵام لە ڤێژنە تورکیەکە تەنها تاوانی کوشتنە، بۆی دەتوانم بڵێن تا ئاستێکی کەم تاوانەکە لاوازترە، بۆیەشە تا ئاستێکی کەم وا دەکات کە خەڵکەکە ڕقیان لە کارکتەرەکە بێت. هەر بۆیش پێم وایە لە کۆریەکە زیاتر وای کردووە کە ڕووداوەکان سەرنجڕاکێشتر بن، زیاتر وای کردووە کە کۆنفلێکت و زەحمەتیەکە بۆ کارکتەرە سەرەکیەکە زیاتر بێت نەوەک لە چیرۆکە تورکیەکە. طبعاً بۆ زانیاریتان من خۆم سەیری بەرهەمە تورکیەکان هیچ ناکەم، لە هەمان کاتیشدا زۆر سەرسام بە بەرهەمە کۆریەکان و پێم وایە یەکێک لە سینەما هەرە بەهێزەکانی جیهان سینەمای کۆریا. لەگەڵ ئەوەشدا سەیری ئەم ڤێژنە تورکیام کرد لەبەر ئەوەی زۆر ناسرا و بە یەکێک لە باشترین فیلمەکانی نێتفلیکس بۆ 2019 ناسرا بوو و خەڵکێکی زۆر باسییان دەکرد. هەروەها پێشتریش ڤێژنە کۆریەکەم بینی بوو، بۆی مەڕاک بووم تا بزانم ئاخۆ چۆن وەرجێدراوە، چۆن بە شێوازێکی وا وەرجێدراوە کە تورکەکان بتوانن چیرۆکێکی نایاب بگەێنن و لە هەمان کاتدا بینەرێکی باشی هەبێت. طبعاً بۆ گەیاندنی چیرۆکێکی وا بەهێز و گەیاندنی پەیامێکی وا جوان پێویستی بە ئاکتینگ و ڕۆڵجێڕانیش زۆر باشە. دەتوانم بڵێم لە ڤێژنە کۆریەکە و لە ڤێژنە تورکیەکە هەردووچی بە قەدیەک ئاکتینگێکی زۆر جوانیان هەبوو. لە کارکتەرە سەرەکیەکە کە کوڕەکە بوو، کوڕە سەرەکیەکە بوو کە نەخۆشی دەرونی هەبوو، هەردووچیان زۆر بە جوانی گەیاندیان، زۆر بە جوانی وات لێدات کە حەز بکەیت بڵێ ئەم بەڕاستی نەخۆشیی دەرونی هەیە، ناتەواوی دەرونی هەیە، هەست دەکرد کە ئەو کەسایەتیە کەسێکی ئاسایی نیە، بەڵکو کەسێکی ناتەواو لە ڕووی دەرونیەوە خۆی ئەو ڕۆڵە دەجێڕێت.
ئەوەندە جوان چوونە ناو کارکتەرەکە کچی پاڵەوانەکە ڕۆڵێکی زۆر جوانی جێرا لە هەردوو ڤێژنەکە هەم کۆریەکە هەم تورکیەکە ئەوەی لە تورکیەکە زۆر بەدڵم بوو ڕۆڵی داپیرە بوو کە بەڕاستی زۆر جوان چوو بووە ناو کارکتەرەکە و وای کرد زیاتر ئیمۆشن و هەزبزوێنی بە چیرۆکە بدات بەتایبەت کە کەسایەتێکی تر هەبوو کە دەیبەستویەوە بە پاڵەوانەکە جگە لە کچی پاڵەوانەکە کەسایەتێکی تریش هەبوو کە داپیرەی پاڵەوانەکە بوو زۆر بە جوانی ئەو پەیوەندی نێوانیان بەستراوە لە ڕێی ئاکتینگەوە و لە هەمان کاتدا چیرۆکی ئەو داپیرەیە زۆر جوان هەروەها ڕۆڵجێڕانی هەریەکە لەوانەی کە لە ناوبەندی خانە بوون چ لە تورکیەکە چ لە کۆریەکە زۆر نایابوو من خۆم ئەوەی کۆریەکەم یەک تۆز زیاتر بەلاوە نایابتر بوو بەتایبەت لە ڕووی ئاکتینگی کۆمیدیاوە ئەوەی کۆریەکە پێم وایە تۆزێک جوانتر بوو بەڵام ئەوەی تورکیەکەش لە ڕووی ئاکتینگەوە پێم وایە زۆر نایابوو کۆمیدیا تایبەت مەندێشی تر بوو کە لەو فیلمەداوە طبعا فیلمەکە کە باسی لێوە دەکەی دەزانی کە فیلمێکی دراماییە و فیلمێکی هەزبزوێنە بەڵام لە هەمان کاتدا تۆ کە کۆمیدیای تێبخێ شتێکی زۆر سەرنجاکێشە من پێم وایە بە تایبەت لە ڤێژنە کۆریەکە کۆمیدیایەکە زۆر نایە بوو کۆمیدیایش تاریک بوو کۆمیدیایەک بوو کە ڕاستە چیرۆکەکە چیرۆکەشی خەمبارکەر و بەڵام ئەو کۆمیدیای تێدەخست بۆ ساتێکی کەم وای دەکرد کە بێەوە ناو کەسایەتی کۆمیدی ئەو کارکتەرانە و چیرۆکێکی جیاواز بینی لە هەمان کاتدا پەیوەست بە چیرۆکە ئەسڵیەکە لەڕێ ئەو کۆمیدیایەوە ناخی ئەو کارکتەرانێک کە لە بەندی خانە بوون بەتایبەت کە زۆربەی کۆمیدیاکە لەوێ بوو ناخی ئەوانی بە ئێمە پیشان دەدا و لە هەمان کاتدا چیرۆکە ئەسڵیەکەش کە چیرۆکەشی خەمبارکەر بوو دەیپاراست لە ڤێژنە تورکیەکەش بە هەمان شێوە کۆمیدیایەک هەبوو بەڵام ئەو کۆمیدیایە هەز دەکەم کە تا ئاستێکی کەم بوو کۆمیدیاکە لە ڤێژنە تورکیەکە زۆر نەبوو لە یەک دوو حاڵەت کەمێک کۆمیدیاکە زۆر بوو بەتایبەت کە کچەکە هاتە ناوبەندی خانە لەوێ کۆمیدیاکە هەبوو ئەگەرنە بەگشتی کۆمیدیایکی وانە بەڵام لە ڤێژنە کۆریەکە کۆمیدیایکی زۆر تێدا بوو لە هەمان کاتدا ئۆرجیناڵەکە و چیرۆکە سەرچیەکەشی پاراست بوو بوونی کارکتەری زۆر بەتایبەت لە فیلمێکی ئاوا درامایی بوێری خۆی دەوێت و دەبێت بە چاڵنجێک کە دەرهێنێت بتوانێت مامەڵەیان لەگەڵ بکات و بە جوانی هەریەکە ڕۆڵی خۆی بژێڕێت پێم وایە لە هەردوو ڤێژنەکە هەریەکە و هەر بەندیەک یاخود هەر کارکتەرێک کە لە دەروی بەندی خانش بوو ڕۆڵی خۆی زۆر بە جوانی جێرا و ڕۆڵێکی باش پێدرابوو نەک لە ڕووی تەنها ئاکتینگەوە بەڵکو لە ڕووی چیرۆکیشەوە کە هەریەکە چیرۆکێکی کەمی هەبوو ڕاستە کەم باز دەکرا هەندێکیان بەڵام ئەو چیرۆکیان پەیوەست بوو بە چیرۆکە سەرچیەکە یاخود پەیوەست بوو بە و بارودۆخی کە کارکتەرەکان تێدا بوون مۆسیقا هۆکارێک بوو کە وای کرد هۆکارێکی زۆر سەرەکی بێت لە سەرکەوتنی هەردوو فیلمەکە ئەو مۆسیقایەکی زۆر حەزیم بوو بەتایبەت کە حاڵەتەکانی کۆتایی دەهات مۆسیقاکە وای دەکردی کە زیاتر بخاتە گیریانەوە کاتێک ئەو ڕاوانێک کۆتایی ڕوویان دەدا پێم وایە ئەو مۆسیقای هۆکارێکی سەرەکی بوو کە کار لە خودی بینەر بکات هەرمەش دەمانهێنێتە سەر بەشی ئیمۆشن و هەزبزوێنی من لە کۆریەکە زۆر زیاتر هەستم بە خەمباری و هەستم بە ناخۆشی کرد بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکانیش زۆر لە ڤێژنە تورکیەکە هەستیان بە خەمباری کرد بوو لەوەش تێدەگەم بەڵام ئەمەیان دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکە کە دوایکەمشتر باسی لێوە دەکەم بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە کۆریەکە خودی ڕووداوەکانیشی شێوازی ڕۆشتنی ڕووداوەکان زیاتر وای دەکرد کە خەمبار بیت پەیامی چیرۆکەکە پەیامی هەردوو فیلمەکە زۆر بەهێزە هەرچەندە هەردووچیان بە شێوازێکی تا ئاستێک جیاواز دەڕۆن بەتایبەت کە پەیوەستە بە حاڵەتی سیاسی ئەو کاتێک کە ئەوان باسی لێوە دەکەن تەمەنەوەی تورکیەکە باس لە 1970کان و 90ەکانی تورکیا دەکات بەڵام ئەوەی کۆریەکە باس لە سەردەمی ئێستای کۆریا دەکات و هەریەکە پەیوەست کراوە بە سیاسەتی ئەو کاتێ ئەو وڵاتی کە باسی لێوە دەکات بۆیە پەیامەکان جیاوازە بەڵام هەمویان پەیامێکی سەرچیان هەیە خود چەند پەیامێکی سەرچیان هەیە یەکێک لەو پەیامانە بە هەڵە تاوانبارکردنە یاخود بە قەست بە هەڵە تاوانبارکردنە لەلایەن ئەو کەسانێک کە دەسەڵاتیان هەیە تەنها لەبەر ئەوەی دەتوانن کە ئەو کەسە تاوانبار بکەن یاخود زۆر جار خوێندنەوەی کەسێکە وەکو تاوانبار تەنها بەوەی کە چەند شتێکی لێبینراوە لەبەر ئەوەی زۆربەی خەڵکەوە تێگەشتن ئەوە تاوانبارە تەنها بەو ڕۆڵەتێکە لەو کەسیان بینی و بەتایبەت لە ڤێژنە کۆریەکە خەڵکانیش زۆر وا تێگەشتن ئەوە تاوانبارە تەنها لەبەر ئەوەی چەند حاڵەتێکی کەمیان بینی بوو ئەنی ئەمە بەگشتی پەیامی سەرەکی بوو کە لەم فیلمەدا هەبوو تاوانبارکردنی کەسێک بە هۆکارێک کە ناتوانێت بەرگری لە خۆی بکات یاخود کەسێکە کە توانای بەرگری لە خۆی نییە بۆیە ئەو کەسە تاوانبار کرا کە ئەمە ڕۆژانە تا ئێستاش زۆر دەبینێت چ لە حاڵەتێکی وا بڵاوی گەورە یاخ حاڵەتە بچووکەکانیش دوانش دەمێنێتەوە کۆتاییەکەی تەبعاً من کۆتایی کۆریەکەم زۆر پێ باشتر لە کۆتایی تورکیەکە
ناڵێم تورکیەکە خراپە، نەخێر تورکیەکەش زۆر نایابە، بەڵام ئەوەی کۆریەکە زۆر بەهێزە، ئەوەی کۆریەکە زیاتر بەلامنەوە سەرنجڕاکێشە. بەتایبەتیش پەیوەستبوونی هەریەکە لە ڕووداوەکانی ئێستا کە چیرۆکە لێ دەجێڕێتەوە و ئەو ڕووداوانش کە لە ڕابردوو ڕوویان داوە لە چیرۆکەکە پەیوەستکردنیان بەیەکەوە و هەروەها بە کۆتایی گەیاندنی و ئەو مەبەستەش کە لە کۆتایی گەیاندرا زۆر جوان بوو کە لە کۆریەکە بینیمان. نامەوێت بە تاویلێتان سپۆیل بکەم، بەڵام ئەوەی کە بەسەر پیاوەکە داهات و ئەوەی کچەکە چی بەسەر هات لەدا هاتوو و چۆن بەرگری لە باوکی خۆی کرد زۆر جوانتر و پێم وایە لەوەی لە تورکیەکە. لەگەڵ ئەوەشدا وەک باسم کرد کۆتایی تورکیەکە زۆر نایابە، پێم وایە لەوانەیە ئەوەی کۆریەکە لەبەر ئەوەی کۆریەکە کۆتاییەکی تا ئاستێک ناخۆشیە، تا ئاستێک خەمبارکردتری هەیە، لەوانەیە بەلای زۆرێکەوە ئەو کۆتاییان دڵخۆشکەر نەبێت یاخود ئەو کۆتاییە سەرنجڕاکێش نەبێت بەقەت تورکیەکە بەلای ئەوانەوە، بەڵام هەر ئەمە بوو هۆکاری ئەوەی کە من کۆریەکەم بەلاوە سەرنجڕاکێشتر بێت لەبەر ئەوەی ئەو کۆتاییە نەبوو کە ئێمە چاوەڕێمان دەکرد، ئەوەی تورکیەکە تا ئاستێکی کەم چاوەڕوان کراوتر بوو، هەرچەندە تویست و شتانی چاوەڕوان نەکراوی زۆر لە هەردوو فیلمەکەشدا هەبوو. بەر لەوەی کۆتایی بە ڤیدیۆکە بێنم، ئەگەر ڕێتینجێک بە هەردوو ڤێژنەکە بدەم، من خۆم ڤێژنە تورکیەکە 8 لە 10 پێدەدەم، بەڵام ڤێژنە کۆریەکە 10 پلەی پێدەدەم. پێم وایە ئەوەی کۆریەکە کاملترە، لەگەڵ ئەوەشدا دەتوانن سەیری تورکیەکە بکەن و چێژی لێ ببین و هەردوو ڤێژنەکەیان پێم وایە زۆر باش و زۆر جوانن. طبعا بۆ زانیاریتان ڤێژنە تورکیەکە بە دوبلاژی کوردی هەیە، پێم وابێ کەناڵێک کردبووی بە کوردی و لە وێبسایتەکەیان هەیە و لە تەلێگرامیش چەند کەناڵێک هەن، لینکەکان لە خوارەوەدا دەنێم، هەوڵ دەدەم کە بیان دۆزمەوە لینکەکان لە ژێرەوەی ئەو ڤیدیۆدا بنێم. ئەوەی تورکیەکە بە دۆبلاژ هەیە و بە ژێرنووسیش لە زۆرێک لە وێبسایتەکان هەیە، ئەوانش لینکەکانیدا دەنێم، بەڵام پێم وایە ئەوەی کۆریەکە تەنها بە ژێرنووس هەیە. طبعا ژێرنووسەکەی یەکێک لە هاوڕێکانم ساڵی 2014 و پێم وابێ ئەو ساڵانە بوو کە کردی و لە یەکێک لە وێبسایتەکان هەیە و کە لینکەکەی لە خوارەوەدا دەنێم. پێم وایە جگەلەوە دۆبلاژی نییە و هیچ وێبسایتێشتریش هەست ناکەم کردبێتی و بە بەرچاوم نەکەوتووە. بەڵێ بەڕێزان، ئەمە بەگشتی پێداچوونەوەیەک بوو بۆ دوو فیلم یاخود هەڵسەنگاندنێک بوونەوە ئەو دوو فیلمە بەراوردکردنیان بە یەکتری کە هەردوو فیلم هەمان ناویان هەیە و هەمان چیرۆکیان هەیە، بەڵام بە شێوازی جیاواز گەێنراون و هەریەکەیان وڵاتی جیاواز گەیاندووە. ئەویش بریتیە لە فیلمی موعجزەیەک لە زیندانی ژمارە 7. من وسام ئەحمەدم، سوپاس.